سەرڕای دەستپێکردنەوەی کارکردن لە شێڵگەی کۆرمۆر هێشتا سێبەری قەیرانی غاز بەسەر سلێمانیەوە ماوە و دۆخەکە نەگەڕاوەتەوە بۆ پێش گرژیەکانی نێوان ئێران و ئەمریکا و ئیسرائیل. ئێستا هاوڵاتیان بۆ دەستخستنی تەنیا یەک بتڵ غاز لە قەلەقی و ناڕەحەتیەکی گەورەدان. والله ئاسایی نەبوو تۆ برا جوانەکەم قایمقامیت ئەوەی کە ئەیناسێ ئەم غازانە کە ئەیهێنن بە کۆڵانەکان قەسەم بەخوا تا ئێستا دوو سێ جار هاتۆ یەک بتڵیان نایەومەتێ بە فۆرمەکەش وەرم نەگرتووە بەخوا چوم لە بەنزینخانەکەی نازانمەوە ڕێبیناییە کوێ دانەیەکم لێ پڕکرۆ بە 25,000 ئیتر پڕم نەکرۆ هەر بە نەودیژەکەم زۆپایەکمان هەیە ئینەکە دایەڵمە ناویتر بەوە چێشتونان لێنم خوا ئەگای لێ ئەرێ بەخوا نەوتەکەش نییە کورە نەوتەکەش نییە بەخوا شەڵا نەوتەکەش ببوایە ئیتری سا بەخوا هەمووی لەگەڵ مەسلاحەتە هیچی ڕاز ناگەدە بە فۆرم نەبێ فۆرم وەرمانێ ئەی ئەوان ئەڵێن ئاسایی بۆ تۆ ئەی تۆڵێکی بە تەلەڤیزیۆن واڵێن بەس نەبوون هەرەوەنە بە تەلەڤیزیۆن ناوەڵە نەهات بە فعلی بێتە کۆڵانە بەڵێ هەرەوەنە نانەواخانە چێشخانە و مریشک فرۆشەکان دەپرسن ئەمە کام ئاسایی بوونەوەیە کە قایمقامیت باسی دەکات لە کاتێکدا هێشتا ڕۆژانە تەنیا دوو بتڵ غازیان پێدەدرێت کە نیوەی پێداویستیەکانیشان پڕ ناکاتەوە. عومەر عەبدوڵڵا سەرۆکی لیژنەی دابەشکردنی غاز لە قایمقامەتی سلێمانی جەخل لە هەوڵەکان دەکاتەوە دەڵێت بەرهەمهێنان لە کۆرمۆر زیادی کردووە. بەڵێ ئاسایی بۆ تۆ لە دوێنێ ئەنتاجی کە کۆرمۆر زیادی کردو تا کاتی ئەوە هاتووە هۆکاری ئاسایی نەبوونەوەی قەیرانی غاز ئاشکرا بکرێت سەبارەت بە هۆکارە تەکنیکی و سیاسەکانی پشت ئەم چەقبەستویە غالب محەممەد ئەندامی ئەنجومەنی نوێرانی عێراق بەڕوونی ئەم هۆکارە ئاشکرا دەکات. داناغاز بە کۆمپانیای کێدا داناغاز کە ئینتاجی ناکە غازەکەدا بە کۆمپانیایەک کۆمپانیاکە بێ بەشێکی بدا بە هاوڵاتیان بە بیدات بە مەسەلە بیدا بە کارگەکان و هاوڵ کارگەکانی غاز و هاوڵاتیان بەچی بە مەدعوم و بەشەکەی تریشی ئەگەر زیادە بە بیفرۆشە لە دەرەوە ئێوانە هیچی نادا بە هاوڵاتیانەوە تە هاوڵاتیان بێغازم ڕێکارەکانی مەحاسەبە نییە لە وڵاتە یعنی عیبە شەرمەزاریە کوورێ کاکە وەڵا ڕسواییە ئێرانێک لە شەڕەکە لەگەڵ 32 وڵاتە غاز و کارەبا و هەمووی کرد بە بەلاش و قەرزەکانیشی لەسەر خەڵکلادا تۆ نە لە شەڕی نە لە هیچی نە لە ناو مەعادەلەیت هە لە خۆت تێ قورتانەوە لەگەڵ ئەوەشدا دێی نە کارەبات ماوە بەنزینت گران کرۆ بەسەر خەڵکە کاکە وەڵا دروست کراوە غاز هەیە بە باشیش هەیە بەڵام ئەیجا بۆ بە 6,000 بیدا بۆ 26,000 ڕێداتەمە کەس نیە محاسەبەی بکە کێ محاسەبەیەکە شەریکن خۆیان یعنی ئێستا کرێ من کۆمپانیای خۆم شەریکی بم بچم محاسەبەی بکەم نایکەم حەزەکەم کۆمپانیاکە پارەی زۆر دەرکەوێت دەستکەوێت. لە کاتێکدا بەرپرسان بە لەدوانی گەشتبینانە شەقام ئارام دەکەنەوە واقعی بازار و نرخی 1150 دیناری غازی بازرگانیش ڕاستیەکی تاڵتر دەسەلمێنن کۆی ئەم هاوکێشەیە تەنیا یەک ڕاستی بەدەردەخات ئەویش ئەوەیە کە لە ململانەی هێزەکان و تەنگەژە ئەمنیەکاندا تەنیا گیرفانی هاوڵاتی و بژێوی خەڵک دەکرێتە ئامانجوو بارگرانیەکەی دەخرێتە سەرشانی ئەوان بە پێچەوانەوە بازرگانانی حیزب دەوڵەمەندتر دەبن. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.